کێشەکەی کیلۆیەک و 300 گرام بوو. خۆشحاڵیەوە بۆ ساڵی دووەم دوانیمان پلەی یەکەم بەدەست بێنم لە گەورەترین هەنار لە پارێزگای هەڵەبجە. هەرچەند ئەم ساڵ پێشبڕکێکە بۆ تەواوی کوردستان بوو، پارساڵ درەنگیش پێیان ڕاگەیاندین، بەڵام بۆ ساڵی دووەمە بە خۆشحاڵیەوە توانیمان پلەی یەکەم بەدەست بێنین بە گەورەترین هەنار و خۆرسترین کێشیشیە بووە. کێشەکەی کیلۆیەک و 300 گرام بوو و گەورەترمان هەبوو بەڕاستی، بەڵام بەشێکی لێ خەسار بوو بە بۆنێەوە نەماتوانی بەشداری پێ بکەین و لامان برد. ساڵی پێش و دووەمی ژەر خۆتان بوون هاوسەرەکەت بەشداری کرد بۆ ئەم ساڵ بەشداری نەکردەوە؟ ناوەڵا ئەم ساڵ بەس خۆم بەشداریم کرد، توانیم پلەی یەکەم بەدەست بێنم، بەڵام بەدەیان گەنجی هەڵەبجە بەشداریان کردووە، کەسی هەتا کوردی ڕۆژئاوایشی لێ بوو بەشداری کرد بوو، توانی پلەی دووەم بەدەست بێنێت. پلەی سێمیش کاک بڕیارەکە ئەو برادەرەی خۆمەکە قەڵەمی ئەم نەمامی بۆ ناردوم نەمامگەی لە بتوێن. ئەوەی کە قەڵەمی نەمامەکەی بۆ ناردووی خۆی سێم بوو تۆ یەکەم؟ ئەم ساڵ سێم بووە، بەڵام هیوادارم بۆ ساڵی ئایندە بتوانێت پلەی یەکەم بەدەست بێنێت.